حیزب و لایەنەکانی کەرکووک خۆیان بۆ هەڵبژاردننی پێشوەختی عێراق ئامادە دەکەن. هەڵبژاردننی ئەم جارە بۆ کەرکووکیەکان جیاواز دەبێت، بەو پێی یاسای هەڵبژاردن گۆڕاوە. بۆیە لایەنەکان بەترسەوە لە هەڵبژاردننی داهاتووی عێراق دەڕوانن، بە تایبەت ڕەنگە کاندیدی سەربەخۆ و چالاکوانی بەهێز ببێتە ڕکابەریان. لە ڕاستیە هەڵبژاردننی ئەم جارە جیاوازە لە هەڵبژاردنەکانی ئاین ڕابردوو، بۆ یەکە ئەم جارە زیاتر کەس دەورە بینیە و لستش دەور نابینیە و حیزب دەور نابینیە، تەنها کەس خودی بڵێن پاڵێوراوەکە دەورە بینیە. ئەمە بەدیوێکە بەدیوەکەی ترا ئێمە وەکو کورد زنجیرەی کۆبنەوەی خۆمان کردووە، لەگەڵ پێکاتەکانشا کۆبنەوەمان کرد، لەگەڵ عەرب و تورکمانش دانیشتوینە بۆ گفتوگۆ لەسەرەوەی کە چۆن بە چه ئالێت و میکانیزمێ ئەم پرۆسەیە بچێتە پێشەوە و ئەنجامی دەین. کۆبنەوەکانمان تا ئێستا بەردەوامە و ئومێد دەکەین هەمومان بتوانین پێکەوە لە بەرچاوگرتنی ئەمن و ئیستیقراری شارەکە هەوڵین هەموو لایەکمان بەشداری پرۆسەکە بکەین و ئەم پرۆسەیەش تەبعەن بۆ هەموو لایەکمان چارە نووسازە، بە تایبەتی کەرکووک جیاوازە لەگەڵ شارەکانی ترا ئەبێ هەموو لایەکمان مراعاتی یەکتر بکەین و هەوڵدەین پێکەوە پرۆسەکە تێپەڕێنین. لایەنە کوردیەکان دەیانەوێت بۆ هەڵبژاردننی داهاتوو یەکڕێزی دروست بکەن. پێدەچێت عەرب و تورکمانیش هەر لایەنە و بە چەند لیستێک بەشداری پرۆسەکە بکەن. خەڵکی کەرکووکیش لەسەر جەم پێکاتەکان لە حیزب و لایەنەکان تۆڕە و نیگەرانن. وەڵڵی ئیداگە بینیان هەرگویان لەسەر پارە هەرگویان شەریانە، هەرگویان لەسەر پارە شەریانە، هیچ کامیان گیفانەکانیان پڕ ناوێت، گیفانەکانیان گەرەیانە پڕ بێت، گیفانەکانیان پڕ ناوێت. هەڵبژاردننی ڕابردوو لە کەرکووک زۆرترین گرفتی بەدواوە بوو. هەر لە یەکتری تۆمەتبارکردنی لایەنەکان بە تەزویرات تا گەیشتە قبوڵ نەکردنی ئەنجامی پرۆسەکەش، بەڵام ئەم جارە جیاواز لە دۆخەکە دەڕوانن. لا تعتقد ستكون هناك مشاركات كبيرة، يعني منافسة كبيرة. پێم وایە بەشداری و ڕکابەریەکی بەهێز ڕوودەداتە ناوچە سونیەکان بە تایبەتی ڕوومادی و کەرکووک. ڕکابەریەکە بەهێز دەبێت، بۆ پێی هەڵبژاردن گۆڕانکاری تێدا کراوە، خەڵکێکی زۆر بەشداری دەکەن، پرۆسەی تەزویرات ڕێگری لێ دەکرێت و کەم دەکرێتەوە و بەرامبەر ڕێکەوتنی ژێربەژێر دەوەستینەوە. هەڵبژاردن زیانێکی گەورەی بەهۆی ڕێکەوتنی کۆمیسیۆن و لایەنەکان یاخۆ ڕێکەوتنی نێوان لایەنەکانیان ئەو پارە زۆری خەرج دەکرێت بۆ بەستە بەردەکەوێت. پێکاتەکانی کەرکووک دەیانەوێت هەڵبژاردننی داهاتوو بکەنە سەنگی مەحەک بۆ بەهێزکردنی پێگەیان لە پرۆسەی سیاسی پارێزگاکە. بۆیە کەرکووک چاوەڕێی هەڵبژاردنێکی پڕ لە کێشمەکێش دەکات. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.